دیارە ڕووداوی دزینی دوکانێکی ئاڵوگۆڕی دراوە کە قاسەکەیان شکانۆ لە شەقامی سالم 4 مانگ بۆ 4 بووە. دیارە پاشەوەی بەشی پۆلیسی نیشتنی تاوان دەستیان کردو بە لێ کۆڵینەوە لە ماوەی 72 کاتژمێرە توانرا ئۆتۆمۆتبارانە دەزیر کردن کە بە ڕەگەز تورکن. دیارە چوونێتە دوکانەکە بۆ دراو بگۆڕنەوە، زانیاری تاوایان لەسەر شوێنەکە پیا کردو دواتریش لە پشتەوە چوونەتە ناو دوکانەکە و ئەو کارایان ئەنجام ماوە. ئێستا ئەوانە بندن بە بڕیاری دادوەر سەرچاوی پارەکانیشمان دۆزیوەتەوە کە 13 دەفتەر دۆلارە براوە، نیوەی لە بانقێکی هەولێر دانراوە نیوشی بە وسوڵات حواڵی تورکیا کراوە. موی ئێمە پارەکە شوێنێ زانین لەگەڵای تۆمەتبارەکان دانیان ناوە بە تاوانەکان بندن بە بڕیاری دادوەر. 2 کەسن دیارە هەموو کەرەستەیشان پێ بۆ نوێڵ و چەکش و لە پشتی بیناکەەوە 3 بلۆچان دەرێناوە کە بیناکە هەیکەلێکە لە خلای سلێ بلۆکە کە دەراتە چوونتە ناو نووسنگەکە و توانیوانە قاسەکە بشکێن و بە ئۆتۆمبیلێکیش پارۆشتەکانیان گواستۆتەوە. ئێستا لە سەرەتای ئەم ساڵەوە ئەوەی کە لە شاری سلێمانیا فڕێدرابێ مناڵ 3 حاڵەتمان هەیە، ئەوانش لێ کۆڵۆنی تیاکرەوە و دراونەتە خەسخانەی مناڵ بووە. لە هەندێکا گەشتوینەتە سەر خاوەنەکانیان و بەس کێشەی خێزانی و کێشەی کۆمەڵایەتی فڕێدراوە.